ئێمە لە بەردەم سایلۆی مەخمورین لێرە جوتیارانی ناوچەکە گربوونەتەوە گربوونەوەیان ئەنجام داوە دیارە ئەوان گلەیان لەوەی هەیە کە ئەم سایلۆیە گەنمێکی زۆری بازرگانی هێناوە وەرجیراوە تاوەکو ئێستا و گەنمە نەگوازرا تۆ لە کاتێکدا وەرزی دروێنە لە قەزای مەخمور دەستی پێکرد و ئێستا جوتیاران گەنمەکانیان ئەدورنەوە ئەمەوە ئاکاتن کە گەنمیوان بە تەواوەتی وەرنەگرێەوە زەرەری زۆریان پێبگاتن لە ئەگەری ئەوەی کە گەنمەکانیان وەرنەگیرێت بۆی داواکاری ئەویان هەیە کە ئەو گەنمە بازرگانی کە هێنراوەتە ئێرە لێرە بگوازرێتەوە بۆی گەنمی ئەوان وەربگرێتن من بۆ قسەکردن ئەچمەلای چەند جوتیارێک کاک زێوەر نوێنەری جوتیارەکانە سڵاوت لێ بێتن ئەم گربوونەوەیتان بۆچی ئەنجام داوە ئەو گرتبوونەمان لەوە ئەوەیە ئەمە جوتیاری چارۆسکەی مەخمور و قەراز و کەندێناوە گەنمەکانمان حازرە لۆ دوورێنەوە هەندێکیشمان دووریە لە هەندە جیان دوورە لە سێ شوێن ئێستا سالۆی مەخموری 130,000 تەن گەنمی تێدامایە ئەو گەنمە لە کوێ هاتیە گەنمی ئەو گەنمەی سالۆی مەخموری دەڤەری مەخمور و قەراز و کەندێناوەیە بەس نەڕۆیشتیا ئەمە ئەو سارەکە مچینە 250,000 تەن گەنمایە ئێستا لە ناو سالۆی 130,000 تەن گەنممایە لەو سێ چار ڕۆژەی کتابی وەزیری زراعی عێراقی 44,000 تەن کتابی کردە لە مەخموری بڕواتن برێن بە عەسرەوە 6 تڕێ لە هاتیە برێن لۆ سبێنی گەنمی بارکە سەعات دەوشێ کتابەکەیان گۆڕیا بردیتانە مووسێ سالۆی بازوایە لە ئەگەری بارنەکردنی ئەو گەنمە ئێوە زیانی چەندتان پێگاتن کە لە تڕێلەشی 15-16 میلیۆن مەزەرە لە سالۆ برێ حکومە دوێر دەگری 150 دەبێت و لە دەرێ بە 500 بفرۆشی بدێت تاجرەکانیش دەدەنەوە سالۆی 150,000 دوێنە کراوە لە ئێستا لە مەخمور بەرە کراوە بەز نسبەتە کەم کرایە بەس کراشە بەخۆم یەک بەخۆم دوور نەم کردیا بەس ینی داوا کاریش کەشما هەیە داوا بێگەرخاین دەکەن وەزیری برێن کشتتوکالی هەرێم ینی مساعدەمان بکان لە سەیتەرەکانی برێن زورجی ئەوانی گەنمی تاجران شۆڕ نەبتۆ لۆ مەخموری ئەی ناکرێتن ئەمن لە مەخموری گەنمی ببەمە تەلعفەری لە دەشتی عریرێش گەنمی بینتە مەخموری تەسمیرکە ینی بەڕاستی زولمە لە فەلاعی مەخموری دەکرێت چەند بەرهەمتان چەندتان ئەوێتن جوتیاران وڵی 250,000 تەنمان دەبی یەکێشتر لە جوتیارەکان وەرەگرم ئێوە بۆ گربوونەتەوە گرتبوونەوەی ئێستا وەسڵی کاتی وەرزی درونیە کاتی دورنیان عسڵاتی فەلات چاویدەوەیە لەو چەند ڕۆژەیدا کە دورنێ دەکرێت تەسمیری سایلۆی بکە بەرامەکەی ساغبیتەوە بەڵام ئەگەر سەی دەکەی ئەوە ساڵانە لێرە کێشەکان دووبارە دەبیتەوە لە سایلۆی مەخموری هۆکارەکەش ئەگە بگەڕێ هۆکارەکەی بنەڕێتەکەی گەندەڵیە لە هەموو جوگبەکانی ئەو دەسەڵاتی عێراق و هەرێمی کوردستان و بە تایبەتی کە ئەو سنوورەی ئیداری سەر بە مووسڵە ئەو سایلۆیە تابعی قەزای مەخمورە ناکرێ خەڵک بێتن لە دەرەوەی ئەو قەزایە لە شوێنەکانی تر بێ لێرە بازرگانە خەڵکی تر بێتن لێرە تەسمیلکە بەڵام فەلاعی سنوورەکە بێ بەشبی فەلاعی تاکە داواکاریە نەیگوتی حکوومەتی هەرێم یاسامان لۆ بگۆڕە بە یاسایەک پێشکەوت خوازی چاکسازی کشتتوکاڵی دەڵێت تەنها بەروهەمەکەی هەیتم بە ئەرکماندی بوونی خۆم لێگەڕێ بەرامەکەم ساخکەمەوە خەڵکی تربانێ مافی من بخوا خەڵکی مەخموری سەرباری ڕەوشی ئەمنی ئەو دۆخی هەیە چەند ڕۆژ لەوە پێشکە باران و تەزرە زیانە زۆری لێدا تەنها ئەو تاواکارێکی سادەیە زۆر سادەیە لە ئەگەری وەرنەگرتنی گەنمەکانتان زیانی چەند بە ئێوە زیانێکی زۆری ئێستاش خەڵکەیە زیان دەکە ئێستاش زیان دەکە گەوەرگێ بکە ئەو ڕێژەیە ئەو پارەی لۆ دانرایە ئەو ڕێژەی هەیە ئەو سایلو ئێستا نیوەی زیاتی تێدامایە ێ باش ئەگە گریمە 120,000 تەن تێدامابی 130 تێدامابی باش ئەدی ئەو نووسراوە هاتێ غێر ئەو نووسراوە تێ لە پێشی کە ئەو سایلۆ زیاترین ڕێژەی گەنمی تێداماوە ئیپار لۆ نووسراوەکە گۆڕا لۆ نووسراو لە سایلۆی مەخموری گۆڕا بۆ مووسڵ زۆر سپاس کەس بەدەم داواکاریەکەتانەوە هاتووە تا ئێستا نەوەڵا لە خۆمان زیاتر کەستکەلی ئێستاکە بگرە دەبات ڕێز وعدەی داری قایم بکەم بعد با لێکوانە معاناتی مە بزانی باچی ڕێز وعدەی دارێ بە پسێ و دەڤەرەیە ینی ڕاستی کەسمان نەدیتە ئەوەی هەیە لێکوانە بە جوتیارە ساڵی ڕابردوش گەنمەکانتان بە تەواوی وەرگیران نەخێر چەند فەلاعک بەڕاستی ینی ئێستا کە ژوا گەنمی پارەکەی جوتیارمایان نامەغموری هەمووی چلی جوتیاری مەغمور بردێتە لە عفەر و ڕەبیعەوە سیارە لێکوانە بە ملیۆنیەک بوو بە 4 ملیۆن سیارێگر بریتێ دەرێکە لێ دەرش بە دەردەسەری تەسمیلی کردیا لە ئێستادا هیچ گەنمی جوتیارێک لە سایلۆکان وەرگیراوەیان هەر لە پەرێزەکان ماوەت لە سنوورەکە نا ئێستاکە باکمەوەی ئەو کەشوەوەیە هات چەند فەلاعک دورنەی کردی لێرکوانە گەنە تەستەکە دورنە نەکرایە بە تەواوەتی بەس لەو ئافتەیە و کەشوایە بڕاتن مباشر هەم خەرک دورنەی دەکەی باشە دورنەی دەکە و گەنمەی چی لێ دەکەینەوە
130,000 تن 120,000 تن گەرم لە سایلۆمەیە ینی بەڕاستی نازانیت چ بکەین ستا ڕوو لە چیە بکەین کەس خۆی بە ساحیبی ئەو منتیقە نازانی. زۆر سپاس دەکەین بەڵێ کارزانەمە گربوونەوەی هاوڵات بڵین جوتیارانی مەخمورە کە گربوونەوەکان بۆ ئەوەیە گەنمەکانیان لێوەرناگیرێت دیارە ساڵی ڕابردووش بە تەواوەتی گەنمیان لێوەرنەگیراوە زەرەر و زیانیان زۆر پێگەیشتووە ئەم ساڵیش بەپێی ئەوەی کە ئەو گەنمە زۆرەی کە لە سایلۆکەما و لە شوێنەکانی تر هێنراوە ئەگەر بێت و سایلۆکە خاڵی نەکرێتن ناتوانرێتن گەنمی تەواوی جوتیارانی قەزای مەخمور وەربگرێتن کە زیاتر ساڵانە لە 200,000 تن بەرهەمی گەنمیان هەیە جوتیارانی قەزای مەخمور. سپاس باش.